هەر قسەیەک بکا با بڵێن لە مینبەری مزگەوتێک ئایا وەکو فتوا حساب ئەکرێ ئەوەی کە گوێی لێ ڕائەگریتن بابەتەکە ڕەبتی بە دینەوە نەبی ڕەنگە پەیوەندیشی بە فتواوە نەبی. ڕێکار چیانی لە ڕووی قانونی ئەو کەسەی کە پرسیارەکە وەڵامەکەی وەرەگریتەوە تەواو تا یەک کەس ژنمارە ئەکا 3 تەلاق ئەدرێن هەموو سەحابە نەوێراینە خۆیان لە بابەتی فتوا بدە. کاتی مەلا بانگدان دێ ئەڵێ تون گوێستکەکانی خۆی ئەگرێ ڕێژەی تەلاق زۆرە بێ خەڵک دێ ڕەخنە لە یەکێتی زانایانەگری بۆ ڕێژەی تەلاق زۆر جار ئەومان گوێبیستە بی مامۆستایەک لە مینبەرەکەی دوور خرایەوە زۆرە مامەڵانەی کە هیچ ئەسڵ و ئەساسێکیان نەبی دروست نین. بەڕێزان سڵاوتان لێبێت لەم بۆدکاستە تایبەتەی ئەمڕۆماندا باس لە بابەت و پرسە شەریعەکان کە تایبەتن بە ژیانی کۆمەڵگا قسە و باسی لەسەر ئەەکەین. باس لەوە ئەەکەین کە یەکێتی زانایانی ئاینی ئیسلام لە کوردستان تا چەند بڕگار و ڕاستپاردەکانی لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە. دواتر دەینە سەر بابەتی فتوادان ئایا فتوا چییە لە چ کاتێک ئەدرێ. دواتر ئەو فتوایانەی کە لە هەرێمی کوردستان دراون تا چەند هاوڵاتیان هاوڵاتی ئاسایی سوودی لێ وەرگرتووە. بۆ ئەمە بەستا بە خۆشحاڵیەوە بەڕێز دکتۆر عەبدوڵڵاه شێرکاوەیی وتەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام لە کوردستان میوانداریمان کردووە. بەخێر بێ کاک دکتۆر. زۆر سپاس بۆ جەنابتان مامۆستای بەڕێز. بۆ یەکەم جارە چاڵاکیەک بۆ ڕۆژی جیهانی منداڵان ئەکەن. چاڵاکیەکەتان چی بوو؟ ئایا منداڵانی کوردستان لە ڕووی شەرعەوە پێویستیان بە چیە کە ئێوە پێتان وتن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە یەکێتی زانایان وەک ڕێکخراوێکی پیشەیی پەیوەست بە کاروباری ئاینی و بە پیشەی زانایانی ئاینی لە هەرێمی کوردستان تاکە ڕێکخراوە کە نوێنەرایەتی سەرجەم زانایانی کوردستانەکە کۆڕبەندێکی زانستی ئەنجامدا بە ناونیشانی منداڵ ئایندەیە هەنگاوێک بەرەو گەشەپێدانی منداڵان. طبیعی زۆر بوار هەیە یەکێتی زانایان کە درکە کە پێویستیان بە ئاوەڕلێدانەوە و خزمەتکردن و گەیاندنی پەیامی زانایانی ئاینی هەیە. یەک لەو بوارانە بواری منداڵانە. بۆ گەنگەشەی پرسی ڕەوشی منداڵانی کوردستان لە ڕووی دینداریەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی پەروەردەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی کەسێتیەوە تا چەند ئەو منداڵانە لە ئاست بەرپرسیارەتی دایک و باوکان خۆیانە بینەوە، لە ئاست ئەو قۆناغە و هەلو مەرج و گۆڕانکاری و ئاڵەرگاریانەی کە ڕوو لە دنیای ئەوڕۆ ئەەکەن خۆیانە بینەوە. یەکێتی زانانویستی بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان کۆڕبەندێکی زانستی ڕێک بخە وەک ڕێزگرتنێک لە ئەو ڕۆژە کە ڕۆژی جیهانی منداڵانە و گەیاندنی پەیامێکیش بە کۆمەڵگا و گەرموگوڕترکردنی پەیامی مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە وتار و ئامۆژگاریەکانیان زیاتر بپڕژێنە سەر بابەتە پەیوەندیدارەکان بە منداڵان، بە خێزان، بە پەروەردە، بە قوتابخانە، بە ئەو بابەتانەی کە ئەو ڕۆ منداڵی ئێمە لەگەریان تێکەرە. مەترسیەک لە ژیانی منداڵانی کوردستان بەدی کرا کە یەکێتی زانایان ئەو چاڵاکیەی بۆ بکە بۆ یەکەم جار. ئەگەر مەترسی هەیە چ مەترسیەک لەسەر ژیانی منداڵانی کوردستان هەیە بەگشتی؟ وەکو مەترسی نا، چونکە ئێستا گەرەمە تەماشای ژیان بکەین لە ئێستادا منداڵان لە ڕەوشێکی باشدان لە ڕووی پێشکەوتنەکانی ژیان، لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی شارەزاییان، لە ڕووی خوێندن، لە ڕووی زمان، لە ڕووی بەکارهێنانی ئایپاد و مۆبایل و تەکنەلۆژیا بەگشتی شارەزایی لە زیرەکی دەستکرد، هەموو ئەو بابەتانە. بەڵام ڕەنگە بەدیوەکەی تر ئەگەر سیر بکەین لە ڕووی کەسێتیەوە، لە ڕووی دینداریەوە، لە ڕووی پابندیان بە ڕێسا پەیوەندیدارەکانی خێزانەوە وەکو منداڵی پێشان نەبن. ڕەنگە تەکنەلۆژیا ئەوڕۆ تەسیرێکی گەورەی لەسەر خێزانەکانماندانایە و منداڵەکانی ئێمە کەتینە ژێر تەسیری ئەو تەکنەلۆژیایە بە شێوەیەکی وە یعنی توانای بیرکردنەوەی لێ سندون، یعنی تەکنەلۆژیا وای لە ئینسان کردیە قدرەتی ئیبداعی لێستەندیتەوە. زیاتر تەماشاکارە بە تایبەتیش بەکارهێنانی هەندێک ئامێری ئەلکترۆنی لە قۆناغی منداڵی و سەرەتاییدا ڕەنگە باش نەبی بە زۆر پێوەری تەندروستی و کۆمەڵایەتی. لەبەر ئەوە یەکێتی زانایان
هەستی کرد کە لەو مەجالە پرۆژەیەکی وا گەورە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان بە بەشداری پتر لە 250 مامۆستای ئاینی ئەوە بە بەشداری وەزیرانی معنی لە وەزارەتی ئەوقاف و لە وەزیری تەندروستی خۆی لە خۆیدا پەیامێکە لەوەی کە پێویستە خێزانی کورد باەخی زیاتر بە منداڵەکان بدەن. زۆر باشە. مامەسەلەیەکێتی زانایان لیژنەیەکتان هەیە دەینە سەر بابەتی فتوە. لە چ کاتێک فتووا لە هەرێمی کوردستان ئەدرێ، ینی چ کاتێک پێویستە ئەگەر تۆزە ڕوونکردنەوە مابدەنی لەوانەیە خەڵکە نەزانی تا ئێستا کە دەرکردنی فتووا بۆ چ پێویستە، ئەگەر ڕوونکردنەوەکمان لەسەر بابەتی فتووا بدەنێ فەرموو. بەڵێ تەڵان ئێمە وەکو یەکێتی زانایان ئەنجومەنێکمان هەیە، ئەنجومەنی باڵای فتوای یەکێتی زانایان. ئەو ئەنجومەنە ئەنجومەنی باڵایە و لێژنەی فەرعیشمان هەیە لە زۆربەی شارەکانی کوردستان پەیوەندیدارن بە بابەتی فتووە. فتووە طبعاً لە شتێکە درێت کە ئەو شتە حکومەکەی ڕوون نەبیت لە ڕووی شەرعیەوە، طبعاً لەو بابەتانەی پەیوەندیدارن بە بواری دینیەوە. ئەگەر شتێک هەبێ پێشهات بێ لە قورئاندا باس نەکرابێ، لە فەرموودەی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەربی باس نەکرابێ و فتوای گەورە زانایانی لەسەر نەبێ، ئێستا ئەنجومەنی باڵای فتووا دێ دیراسەی ئەو بابەتەیەکە لە ژێر ڕۆشنایی قورئان و فەرموودە و ڕێسا و یاسا فقهیەکان و لە بەرچاوگرتنی فتووا و ئیجتیهادی گەورە زانایان فتووا لەو بابەتە ئەدەن. ئیدی ئەو فتوایە ئەبیتە فتوایەکی ڕسمی لە ڕوە دینیەکەوە لە خەڵکی مسلمانی کوردستان ڕائگەیەندرێ و بڵاوە بیتەوە. بەڵام خەڵکێک هەیە ڕەنگە وا سەیری فتووا بکە کە فتووا دەبیتە دەخولی هەموو شتێک بکە، ئەوانەی ئیدارینە، ئەوانەی پەیوەندیدارن بە وەک ئەرێ بواری کارجێڕ یا هەر شتێکی دیکە هەیە، ناگەر بابەتەکە ڕەبتی بە دینەوە نەبی ڕەنگە پەیوەندیشی بە فتواوە نەبی. لەبەر ئەوە فتوا زۆر بە هەستیاریەوە دەبی مامەڵی لەگەر بکرێ. ئەنی تەنانەت ئەو ئەنجومەنی باڵای فتوایە کە چەندین فتوای فەرمی هەیە و ئەو فتوایانە هەمووشیان هەم لە ڕاگەیاندنی یەکێتی زانایان بڵاو بوونەوە، هەم وەکو کتابیش بە چاپ گەیەندراون و ئێستا لە بەردەم زانایانی ئاینی لە بەردەست زانایانی ئاینی هەیە لە هەرێمی کوردستاندا. لەبەر ئەوان زۆر بە وریاییەوە تەعامل لەگەر فتوا ئەکەن، چونکە خەڵکێک هەیە بەڕاستی دێ بە ناوی ئیسلامەوە قسە ئەکا، دێ فتوا لە بابەتێکەدا، دێ ڕەنگە قسە لەسەر بابەتێکی ئاینیەکە، دێ حکمێک دەرەکە کە خۆی ئەهلی ئەو بابەتە نییە. مامۆستا دوای دێنە سەر ئەوەی کە لە جیاتی مامۆستایان خەڵکەک هەیە فتوا ئەدا، بەڵام بنەماکانی دەرکردنی فتوا چۆنە ینی لە هەرێمی کوردستان؟ ئایا ئەو لیژنە باڵایی کە جەنابەت باسیەکەی ئەوان چاودێری چم و جۆڕی ژیانی هاوڵاتیان ئەکەن ئەگەر پێویست بی فتوا دەربکەن، یاخود چ ڕێکارێکی کە هەیە بۆی بابڕێن فتوا لەسەر بابەتێک دەربکرێتن؟ طبعاً ئێمە دەبی بەر لەوە بزانین خەڵکی هەرێمی کوردستان زۆرینەی مسلمانە و زۆری نەشی دیندارە و زۆر بەشی ڕەچاوی لایەنی دینیەکە لە ژیانی خۆیدا. لەبەرەوە بەردەوام خەڵک ڕووەکاتە مامۆستاینە ئاینی لەوەی پرسیاری شەرعی بکە و حکومە شەرعیەکەش وەڵامە شەرعیەکەی لە خۆی وەربگریتەوە، کەواتە لەسەر ئەساسی لەمای پرسیاری هاوڵاتیانە. ئەو پرسیارە جاری وا هەیە دێتە لێژنەی فتوا کە پرسیار ئەکرێ ڕەنگە حکومەکە پێویست بەوە نەکا فتوا، چونکە لە فقهی ئیسلامی و لە شریعەتی ئیسلامی وەڵامەکەی دیارە و وەڵامە درێتەوە ئەو شتە بەو شێوەیە دروستە یا دروست نییە، یان حکومەکە بەو شێوەی باسکرایە ئەو کەسەی کە پرسیارەکە وەڵامەکەی وەرەگریتەوە و تەواو. بەڵام جاری وا هەیە پێشهاتێک دێتە پێش، ڕەنگە ئەو بابەتە لە پێشتر باس نەکرابی و بەو شێوازەی کە لە ئێستادا لەو قۆناغە هەیە پێشتر نەبووبی، بۆیە ئەو پرسیارە لێژنە فەرعیەکان ئەیکەنە نووسراو و بەرزیەکەنەوە لۆ ئەنجومەنی باڵای فتوا. ئەنجومەنی باڵای فتوا دیراسەی بابەتەکەیەکە و پسپۆڕی ڕاوێژی لەسەر ئەو بابەتەکە لە پسپۆڕیەکانی خۆی، مەسەڵەن ڕەبتی بە بواری تەندروستیەوە هەبی،
بە بواری معاملات و سیستەمی بانقیەوە هەبی، بە بواری وەزارەتەکی معنی هەبی وەکو وەزارەتی کوشت و کاڵە، هەر وەزارەتێکی تر هەیە. ئیدی دوای وەرگرتنی ڕاوێژ و دیراسەکردنی بابەت و گەڕانەوە لەو سەرچاوە سەرچیەکان کە قورئان و فەرموودە و مەزاهیبی معتەمەدە لە فقهی ئیسلامی و بۆچوونی گەورە زانایانی کورد، ئیدی ئەوان دێن لەو جانیبەیەوە حکمە شەرعیەکەی ئەو بابەتە ڕۆنەکەنەوە و ئیعلانەکرێت لە خەڵکی کوردستان ئەو بابەتە بەو شێوەیە لە ڕووی شەرعیەوە ئەوە ڕۆنەکرێتەوە. یان جاری وا هەیە هاوڵاتی خۆی بەبێ ئەوەی مەسەلەن لە لێژنە فتوایەکانیش کتاب یان نووسراوی ڕسمیابی ڕاستە و خۆ دێتە ئەنجومەنی باڵای فتووە، یان جاری وا هەیە کۆمپانیایەکە بە تایبەتی لە ڕووی معاملاتەوە کۆمپانیایەکە ئەو کۆمپانیا ئەلکترۆنیە یان هەر لە ناو بازاڕی کاردایە ئیدی دێت پرسیارێکی هەیە حکمی شەرعی ئەو کۆمپانیایە چییە؟ ئەنی ئەنجومەنی باڵای فتووە دیسان دیراسەیەکی وردی ئەو بابەتەیەکە و حکمە شەرعیەکەی دیارەکرا ئەو فتوایانە بڵاوەکرێنەوە. هەموو ئەو فتوانەی کە ئێستا بڵاو کراینەوە یان ئەوەیە هاوڵاتیان پرسیاریان کردیە یان ئەوەیە لە ڕێی لێژنە فەرعیەکانەوە بەرز کرایتەوە لە ئەنجومەنی باڵای فتووە، یانیش پێشهاتێک هاتیتە پێشەوە ئەنجومەنی باڵای فتووە یەکێتی زانایان وەک هەستکردن بە بەرپرسیارەتی لایەنە شەرعیەکەی لۆ خەڵکی کوردستان بەیان کردی. ئەوش لە ڕوانگەی دڵسۆزی و پەرۆشیان هەم لۆ خەڵکی دینداری کوردستان و هەم ئاگادارکردنەوەشیان لەو پرسانە. بۆ نمونە مەسەلەن ئێستاما ئازانین کۆمەڵێک معاملەی ئەلکترۆنی هەیە، دراوی ئەلکترۆنی و هەندێک معاملە ئەکران کە تەنها لە ڕووی ئەلکترۆنیەوە قسەیان لەسرە کرا و پشکداری دروستە کرا و خەڵک داخیلە بوو لە ڕێی پۆینتەوە قازانجدا هات و ئیدی ئەنجومەنی باڵای فتووە ڕایگەیاند کە ئەو جۆرە مامەڵانەی کە هیچ ئەسڵ و ئەساسێکیان نەبی دروست نینە، خەڵک لۆ پارەی خۆی بە هەدەر بدا بۆ سامانی خۆی ڕادستی شتێک بکە یان ڕادستی ئەو دراوە ئەلکترۆنیانە بکە کە هیچی دیار نییە. ناچاو کۆمەڵێک لە هەندێک حاڵەتدا کۆمەڵێک کۆمپانیا هەبوون ئیفلاسیان کرد و ڕاشیان گەین و هیچ تێکیش نەبوو کە ئەو خەڵکە بچی شکایەت بکە یان داوای مافی خۆی بکە یان ئەو پارانەی دەستکەویتەوە کە خستی تێنا ئەو کۆمپانیای و ئێستا لە دەستی ڕۆیشتێ لەبەر ئیفلاس بوون ئەو کۆمپانیایە. لەبەرەوە ئەو فتوایانە بەڕاستی وەقعێکی گەورەیان هەبووە و خزمەتێکی یەکجار گەورەشیان کردیە بە کۆمەڵگەی خۆمان و بە کوردستانی خۆشەویستمان، چونکە زۆر جاری وا هەبووە حقیقەتەن خەڵکێک کە کەتیتە ناو قازانجێکی دنیایی هەستی کردیە فتوایەکە لە ساڵحی ئەو نەبووە ڕەنگە ڕەتی کردیتەوە، بەڵام دوجار کە تووشی زەرەر هاتیە ئەو جا تێگەیشتیە کە ئەنجومەنی باڵای فتووە چەند پەرۆشی ژیانێ و هاوڵاتیە بووە. هەنێ ئێستاما کارێن دراوە ئەلکترۆنیەکان دروست نین، طبعاً بەڕەهایی نا بەڵام زۆر بەیان وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردیە کە قەدەغەی مامەڵە ئەلکترۆنیەکان بکرێ، یعنی چونکە خەڵکێکی زۆر لێ زەرەرمەند بووە لەسەر ئەساسی ئەوەی کە ئەنجومەنی باڵای فتووە ڕەچاوی مەسلحەت و بەرژەوەندی گشتی کردیە وەلایەنی دینداری هاوڵاتیانی کوردستان کردیە و هەروەها ویستیەتی ئەو زەرەر و زیان و پاشە ڕۆژنا دیارەی لەسەر هاوڵاتیان دوور خاتەوە ئەو فتوایانەی دەرکردی. بەڵێ مامۆستا بۆ وەبزانم دوایین فتواتان بوو ئەوەی دراوە ئەلکترۆنیەکان بۆ بڕیاردان یان فتوادان لەسەر بابەتێکی وەکو دراوە ئەلکترۆنیەکان ئایا لیژنەی فتووا تەنیا پشت بە دەقا ئاینیەکان یاخود دەقی قورئان یان حەدیث ئەوانە ئەبەستیان پێویستی بەوێ ڕاو بۆ چوونی شارەزایانیش لەو بوارە وەربگریتن؟ نا بە تاکید ئیشارەم پێ کرد کە ئەنجومەنی باڵای فتووە هەر پرسێک دێ لە بواری طبیەوە بێ، لە بواری بزنس و معاملاتەوە بێ، لە بواری هەر بوارێک هەبێ کە پێویست بە ڕاوێژی پسپۆڕانی ئەو بوارە بکە ئەنجومەنی باڵای فتووە ڕاوێژی لەسەر وەرگرتیە. بۆ نمونە دراوە ئەلکترۆنیەکان ئێمە ئەزانین بەشەکی زۆریان خەڵکێک هەبووە کۆمپانیایەکی دانایە کۆمەڵێک مەرجی دانایە، ئەوان کە هاتینە ئیدی ئەوان داوایی ئەو مەرجانەیان کردیانێ ئەو شەریکە
ئەو کۆمپانیایە لەسەر چ بنچینەیەک دامەزراوە و بەرنامەی کارکردنی چۆنە و پشت بە چە ئەبەستی و لە ڕوا قانونیەکەیەوە چۆنە و چۆن نییە و ئەو هاوڵاتیانەی بەشدارەکەن لەسەر چ ئەساسێک بەشدارەکەن ئیدی زانیاری تەواویان وەرگرتیە ئەو جاگەڕاینەوە بابەتەکەیان لەژێر ڕۆشنایی ئاەت و فەرموودە و ڕێسافقیهیەکان لێکداوەیتەوە و فتوایان لەسەر دەرکردووە. ینی ئەنجومەنی باڵای فتووا لە ئەو پەڕی ئاستی مەسئولیەتەوە چکە بە خۆتە زانی بابەتی فتووا بابەتێکی زۆر گرنگ و هەستیانە، یعنی هەتا گەورە زانایان خۆیان لێ پاراستیە، هەتا گەرمە بگەڕێنەوە سەردەمی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەربی هەموو سەحابە نەوێرانە خۆیان لە بابەتی فتووا بدەن، یعنی لەنا ئەو چەند 100,000 سەحابەیەی تەنها 130 سەحابە فتوان لێ نەقل کرایەوە لەناو ئەو 130 تەنها 7 کەس ئەهلی فتوا بووینە، ئەگەرنا نەوێرانە خۆ لە بابەتی فتوا بدەن چونکە بابەتێکی زۆر گرنگە و زۆر هەستیاریشە و ڕەبتی بە لایەنی دینی و دنیای و قیامەتی ئینسانیشەوە هەیە. و ئەمەوێ ئەوەش بڵێم کە ئەو مامۆستایانەی لە ئەنجومەنی باڵای فتوان بەڕاستی هەموو مامۆستای شیاو و مامۆستای زانا و مامۆستای بەشێکی زۆریان هەر پرۆفیسۆریشن لە ڕووی ئەکادمیشەوە و بەشی زۆریان مامۆستای لە خواترس دیندار، بەڕاستی ئەو زانایانە نمونەی پێشەنجین لە هەرێمی کوردستان و جێی ئیعتیباری زۆرینەی زانایانی هەرێمی کوردستانن، لەبەرەوە ئەوان بەڕاستی هەر بە سادەیی تەماشای بابەتی فتوا ناکەن بەڵکو لەو پڕی هەستکردن بە مەسئولیەتەوە سەیری بابەتی فتواکەن. هیچ کاتوا بووە کە بۆ فتوادان لەسەر بابەتە لیژنەی فتوا سوود لە فتوای هاوشێوە وەربگری بۆ منەکە پێشتر لە لای مفتیەکانی عراقیان لە لای مفتیەکانی ئەزهەر فتوای هاوشێوە درابی، ئایا هیچ کاتی وا بووە بۆ فتوایە کە لێرە بدرێت گەڕابنەوە بۆ ئەو فتوایانەی کە لەو شوێنانە یان لە جیهانی ئیسلامی درابن؟ طبعاً ئەنجومەنی باڵای فتوا ئاگاداری ئەو بۆ چوونانەیە لەسەر هەر بابەتێک لەو بابەتانەی فتوای لێدا کە لە عالەمی ئیسلامی بڵاو کراینەوە و یان بوونیان هەیە، بەڵام ئێمە زانین فتوا بە پێی تایبەتمەندی هەر کۆمەلگایەک ئەگۆڕێ. ئێمە زانین هەرێمی کوردستان هەرێمێکە خەڵکی زۆربەی خەڵکی مسلمان و دیندارە و خاوەنی فەرهەنگ و کولتور و داب و نەریتی خۆیەتی، کەواتە ئەو فتوایە دەبێ هەڵقوڵاوی هەناوی ئەو کۆمەلگایە بێ، یعنی ڕەنگە نەگونجێتەوە فتوایەکی وڵاتێکی تری ئیسلامی بینی لێرە تەطبیقی بکەیت چکە ئەو فتوایە لەو ئەوێ دەرچووە. فتوا ڕەچاوی بارودۆخ و زروف و زەمان ئەکاوە بە پێی زروف و زەمانیش فتوا ئەگۆڕێ، ڕەنگە ئەو فتوای لێرە لەسەر بابەتێک ئەدرێ بە شێوازێک ڕەنگە لە وڵاتێکی دیکە شێوازەکی دیکە بێ، چونکە فتوا گۆڕانکاری بەسەردادێت و لە هەمان کاتیشدا هەم لە ڕووی پەیوەندیەوە دەگەر ناوەندە باڵایەکانی جیهانی ئیسلامی بە تایبەتی مەشیخەی ئەزهەر یەکێتی زانایان پەیوەندی هەیە و هەم لەو ناوەندانەی فتواش کە لە عالەمی ئیسلامی هەیە زۆربەی ئەو فتوانەی لەوێ دەرچوینە کە فتوایەک لێرە دەرەچی ئەنجومەنی باڵای فتوا ئاگاداری ئەو بۆ چوونانەیە کە لە عالەمی ئیسلامیش هەیە، بۆیە ئاگاداری ئەو بابەتانەیە، بەڵام ئەو فتوایی کە لێرە دەرەکرێ بەڕاستی بەپێی تایبەتمەندی هەرێمی کوردستان و خەڵکی مسلمانی خۆیتن کە فتوایەکە لەسەرەوە ساسە دەرەکرێ. مامەستا زۆر جار گلەیشتان لێکرا، ینی ئەڵێ خەڵکی کوردستان بەبار و زروفی سەخت بۆ نمونە بێموچەی داڕۆیشتیا هەژاری یاخود ئەڕێگەر سەیری دادگاکانی باری کەسی بکەی ئەگەر لۆ نمونە هەتا یەک کەس مارە ئەکرێ بابڵێن هەتا یەک کەس ژن مارە ئەکا 3 تەلاق ئەدرێن، ینی ئەو گلەیان و ڕەخنەیەشتان ڕوبەڕوو بوویتەوە، ئایا لە جێی خۆیتی ئایا نەتانتوانێ وەکو پێویست هەندێک فتوا بدرێن کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەبیتن؟ بە قناعەتی من ئەو ڕەخنەیە لە جێنیە، لەبەرەوە لە جێنیە جۆرێک لە بێئینسافی تێدا، یعنی کەسانێکن کە ئاگاداری بەرنامە و کار و ئیش و پیشەی زانایانی ئاینینین لە هەرێمی کوردستان و ئاگاداری سەرجەم ئەو فتوایە نەشنین کە ئەنجومەنی باڵای فتوا دەری کردیە. بنمونە ئێستا ئەنجومەنی باڵای فتوا هەر ساڵی ڕابردوو
لە دووبەرێکدا نزیکەی 250 فتوای فەرمی بڵاو کردەوە کە لە مێژووی خۆی ئەوەندەی دەرکردووە. بەڵێ لە خلالی لە ساڵی 2010 تا 2024 پێش 2010 هەبووە پێشتریش هەبووە بەڵام ئەو کاتە بەو شێوەیەی فتوایەکان بە شێوەی توێژینەوەی و بەحسی نەبووینە بەڵام لەو قۆناغی کە ئێستا ئێمە تێداینە لە یەکێتی زانایان لە 2010 تا 2024 سەرجەم فتوایەکانی ئەنجومەنی باڵای فتووا لە دوتۆی کتێبێکی دووبەرجی چاپ و بڵاو کرایەوە. ئەگەر سەیری ناوەڕۆکی و فتوایانە بکەی نزیکەی 80 فتوایان پەیوەندی بە بواری خێزانیەوە هەیە هەموو ئەو بابەتانەی پەیوەندیدارن و پێویستی کردیە فتوای لێ دەربچی فتوا بڵاو کرایتەوە. لۆی تەماشاکەی کە ڕێژەی تەلاق زۆرە بێ خەڵک دێ ڕەخنە لە یەکێتی زانایانەگری بۆ ڕێژەی تەلاق زۆر بووە خەڵکێک هەیە ڕەنگە برێ هۆکاری تەلاق تەنهاوە نییە داخوا فتوایەک دەرچویان دەرنەچوو کۆمەڵێک هۆکاری هەیە بەڵام ڕەغمی ئەوەش ئەگەر تەماشا بکەی ئەو کێشانەی ڕووی لە یەکێتی زانایان کردیە یعنی بنمونە ساڵی 2024 نزیکەی 6,000 کێشەی خێزانی ڕووی لە یەکێتی زانایان کرد تەنها 1,100 حاڵەت بۆ تەلاق ئەوانە دیکە هەمووی بە ئاشتەوایی چارەسەر کران و خێزانەکان تێک نەچوون و نەگەیشتە ڕادەی تەلاق بەڵام ئەوەی لە ناو دادگایەکانە ڕوا بەڕاستی یەکێتی زانایان لێبەر پرسیار نیە و خەڵکێک هەیە کە ڕەنگە ڕووی نەکردبیتە مامۆستای ئاینی یان نێوێ خێزانەکەی لێ تێک نەچی و ئامۆژگاری چەند کەسێک وەربگری چەند مامۆستایەکی ئاینی وەربگری دواتر ئۆباڵی تێکچوونی خێزانەکە یا جیابوونەوەکەی بێخیتە ئەستۆی یەکێتی زانایان ئەوە جۆرێکە لە بێئینسافی بەرامبەر ئەو ڕێکخراوە پیشەیە گەورەیەی کە ئەو پەڕی دڵسۆزی لەو خێزان و خانەوادە و خەڵکی مسلمان هەیە یان جاری وا هەیە ڕخنەی وەرە ئەگیرێت باشە ئەو هەموو ڕووداوە گەورە زەخمانە لە منطقە ڕوئەدەن خێرە یەکێتی زانایان یان ئەنجومەنی باڵای فتووە باسی ئەو مۆزوعی کردیە باشە ئەو ڕۆ فتوایەک دەرەچی بەڵام 200 فتوای تر هەیە ئەو پێی وایە تەنها یەک فتوا دەرچووە بۆیە دێڕێکی ئەو فتوایە ئەکاتە مانشێتی ئیعلام لە پێناو کۆکردنەوەی لایک و کۆمنت ئیدیوا ئەکاتێک کە خەڵک وایە بینی وێنەکەەوە ئەبینی یەکێتی زانان هیچ ئیشی نییە تەنها دانیشتی ئەو دێڕە فتوایی دەرکردی مەمەسە پێتوانیە بابنە کەم و کوڕیەکە لە یەکێتی زانایان بی کە نەیتوانە ئەهوم فتوایانە بۆ خەڵک ڕوون بکاتەوە ئەنی خەڵکەکی سادە لەوانەیە نەزانی ناوەڕۆژی هەموو فتوایەکان 250 فتووا لەوانەیە نەزانی کە 10 ساڵ پێشێستا فتوایەک درایە ئەو ئێستا دەیەوێت بۆ ژیانی وی بدرێتن یعنی کەم و کوڕیەکە ناگەڕێتەوە سەرخۆتان کە نەتان توانیە بۆیان ڕوون بکەنەوە نابعکسەوە من پێم وایە یەکێتی زانایان کە توانیتی 250 فتووا دەربکە ئەوە ئەو پەڕی خزمەتی یەکێتی زانایانە بەرامبەر بە کۆمەڵگە بەڵام کەسێک کە مەسەلەن نەیویست بیان خۆی لێبێ ئاگا بکە یان وەک ئەرێ ئیلتیزامی دینی بە شێوەیەک نەبی خەمی لەو جانی بە خواردبی ئاوڕێک لە بابەتەکە بداتەوە ئیدی بەو ئاقارە ڕۆیشبی ڕەخنە بگری بەڵام ڕەخنە لە خۆی نەگری لەبەرەوە یەکێتی زانایان بە ڕوون و ڕاشکاو بۆچوونی خۆی و پەیامی خۆی و هەڵوێستی خۆی لە هەموو ئەو ڕووداوانەی ڕەهەندی ئاینیان هەیە و ڕەهەندی پیشەیان هەیە هەڵوێستی خۆی ڕاگەیاندیە و لەسەر هەموو ئەو بابەتانەشی پێویست بە فتووا بکە فتوای لێ دەرکردووە ئەو فتوایش لە ئیعلامەکان و لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن بڵاو بوویتەوە ئیدی لەوە زیاتر چە مەسەلەن ئێستا لە بە کتابیش بەردەستە و بڵاویش بوویتەوە بەڵام خەڵکێک کە نەیەوێ ئاشنایی کار و پرۆژە و ئیشەکانی یەکێتی زانان و ئەنجومەنی باڵای فتووا بی یعنی ڕێک وەکو ئەوای لێدێک گول لە بە تاریکوەنان گەرنا یەکێتی زانان بەڕاستی پەرۆشی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و خەڵکی دینداری خۆیتی و بەردەوام یەکێتی زانان یەکێ لە خەمە هەر لە پێشینەکانی ئەوە بووە چۆن بتوانین ئەو ڕۆی واقعی مسلمانانی کوردستان لە دوینێ باشتر و بەیانیشی لە ئەوڕۆ چاکتر بکەین مامۆستا لیژنە لاوەچەکان لەیان هەیە فتوا بدەن یان 2000 هەر ئەگەڕێنەوە لیژنەی باڵا نەخێر ئەوەی کە بەرپرسی یەکەمە لە دەرکردنی فتوای فەرمی لە هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای فتوایە و ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان
دان بە هیچ فتوایەکی ترنانین لە هەرێمی کوردستان جگەل لە فتوای ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان زۆر باشە لەبەرەوەی جیهەتێکی ڕسمیە و جیهەتێکی معنیشە بە فتوادان و ئەوە کۆمەڵێک دەرهاوێشتەی ئیجابی زۆر گەورەشی هەیە ڕێگرتنە لە فەوزا لە ئالۆزی لە فتوای سەقەت و بێسەر و بەر و نازانستی و ناکامڵ و فتوای هاوردە و کۆمەڵێک شتی دیکە کە فەوزا لە ناو مجتەمع دروست دەکەن ئێمە ویستیتمان لە ڕێی ئەو ئەنجومەنە باڵای فتوا زەبت بکرێت لە هەرێمی کوردستان و لە ڕووی ئارامی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاسایشی فکرەوە لە ڕووی ئاسایشی دینداریەوە لە ڕووی ئاسایشی عەقیدە و بیر و باوەڕی مسلمانانەوە خەڵک لەسەر یعنی ڕێچکە و ڕێبازی وەرگرتنی دینداری دیاربی چێە سەرچاوەکە دیاربی و لە ڕووی فتواشەوە فتوا لە چێوەرەگری بەداخەوە ئێستا لە بەشێکی وڵاتان سانسۆر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە یعنی ناکرێت گەنجێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سێرچێک بکات و فتوایەک دەربینی کە لۆ ئەو سەری دنیا دەرچوە برێ وەڵاوە حکومە شەرعیەکەی و دەبی لە وڵاتی مە بەو شێوە جێبەجێ بکرێت بەڵام مامەسا لێرە و لەوێ لە کوردستان بابڕێن ئەو هەندێک فتوا ئەدرێن لە دەرەوەش نایەن ینی ئەو شخصانە کە بەناوی زانای ئاینی یان مامۆستای ئاینی بە زمانی کوردیش فتوا ئەدەن تەبەن خەڵکەکەی پرسیاریان لێ ئەکا هەیە بەلایف دانیشتێ لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا فتوایان بۆ ئەدا تەعاملتان لەگەڵ ئەو کەسانە چیە طبعاً ئێمە ڕامان گەیاندیە و ئەو پەیامە گەیشتیتە هەموو لایەن و هەموو کەسایەتی و هەموو ناوەندە ئاینیەکانیش لە هەرێمی کوردستان تاکە سەرچاوەی فتوادانی ئەنجومەنی باڵای فتوایە ئەوەندە بەس خەڵکێک دێ فتوا دەرەکە طبعاً ئەوە دوو بەشەکی هەیە دینداریەکەیە گەینیان پرسیارێکی لەکەن و پرسیارە وەڵامەکەی لە ناو کتێبی فقهی و شەرعی واریدە و هەیە و ئەویش وەڵامیەداتەوە ئەوە شتێکی زۆر تەبیعیە بە پێی ڕەچاوکردنی مەذهبی معتەمەد کە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان لەسەر مەذهبی ئیمامی شافعی ئەڕوا بە پێی ئەو مەذهبە وەڵامەداتەوە چی ئیشکالێک لەوە نییە بەڵام خەڵکێک هەبی بەڕاستی ئەگەر بێ فتوا بدە و لە دەرەوەی ئەنجومەنی باڵای فتوا و حیساب لۆ فتوای ئەنجومەنی باڵای فتوانەکە و فتوایەکی سەقەت بدە بەڕاستی ئەو فتوایە ئێمە لە لای خۆمانەوە ئاعتیباری لۆدانانین و پێشمان وایە ئەو جۆرە کەسانە لە جیاتی خزمەتکردن زەجەیەک دروستەکەن لە کوردستان کە خزمەت بە ڕەوشی دینداری و ئارامی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی ناکات ئەنی کە ئێوە ئاعترافی پێ ناکەن بەڵام کاریگەریەکەی لەسەر تاک دروست کردووە تەبەن ئەوەوە فتوایانەی کە باسەکرێن ڕێکار چیانی لە ڕووی قانونی واز لە شەرعیەکەی بینە بەڵام لە ڕێی قانونی ئایا ڕێکارەکەی وەکو یەکێتی زانایان ئێوە لە بەرامبەر ئەو کەسانەی کە بۆیان نییە فتوا بدەن و فتواش ئەدەن بگرنە بەر ئێوە بە تەکیت ئێمە ئەگەر بزانین کەسێک پێچەوانەی ئەنجومەنی باڵای فتوا ئەدا و ئەو فتوایی کە دەریەکە ببیتە هۆکاری شێواندنی ئارامی کۆمەلگا و بۆچوونی پێچەوانە بەڕاستی ڕەنگە ڕێکاری ئیداری بەرامبەر بگرینە بەر چکە لە ڕێی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان هەماهەنگی تەواو هەیە لۆ ڕێخستنەوەی ڕەوشی ئاینی لە هەرێمی کوردستان بە هەموو لایەنەکانیەوە خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی ئەگەر نەرێم 100% ئەوە نێزیکە لە 100% مەسەلەی فتوا ڕێکخرایتەوە و منهەجی فتوا دیارە و ئەوانەی معنین بە فتوا دیارن و لە ڕووی یەخستنی وتاری هەینی مزگەوتەکانیشەوە بە هەمان شێوە لە دەرەنجامی ئەو هەماهەنگیەی لە بینی یەکێتی زانایان و وەزارەتی ئەوقاف هەیە وتاری هەینیش ڕێکخرایتەوە و هەموو وتاربێژان ڕۆژانی هەینی ئاگیان لێکە و لە ڕێی بۆردی باڵای وتاری هەینیەوە چاودێری و سەرپەرشتی وتارەکانە کرێ و ئەو وتارانە هەمویان خزمەت بە واقعی دینداری و بە کۆمەڵگەی خۆمانەکەن و پەیامی میان ڕەوانە بڵاوەکەنەوە و پەیامی مرۆڤ دۆستی بڵاوەکەنەوە و پەیامی دروستی ئیسلامەتی ئەگەینن بە گوێ ئەو خەڵکا و بەردەوام ئامۆژگاری خێر و چاکە ئەگەین نە کۆمەڵگا
هەتا لە ڕووی سیستەمی بانگ و ڕێکخستنەوەی بانگ و ئەوانش ئێستا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ڕێکخرایتەوە و یەک بانجی لە هەرێمی کوردستان هەیە. لە ڕووی مەزهبیەوە تقریباً ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باش زۆربەی هەرە زۆری زانایانی کوردستان بە پێی ڕەچاوکردنی مەزهبی ئیمامی شافعی لە ڕووی فقهیەوە پەیامەکانی خۆیان ئەگەینن و وەڵامی پرسیارکەران لە مسلمانان ئەدەنەوە. یعنی خۆشبەختانە ئێستا لە ڕووی ڕەوشی ئاینیەوە لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر پێشکەوتوداین و ئەو بەرنامانەی لە بەردەستیشە بۆ باشترکردنی ڕەوشی ئاینی و زانایانی ئاینی و چالاکترکردنی پەیامی مامۆستایانی ئاینی دڵنیام ئایندەی ڕەوشی دینداری لە هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی باشتر ئەڕوا و خۆشبەختانە ئەو میوانە بیانیانەی کە لە وڵاتانی ئیسلامی دێنە کوردستان، چ لە خواروی عێراق، چ لە شارەکانی تری عێراق، چ لە وڵاتانی ئیسلامی وەکو سعودیا، وەکو ئوردان، وەکو میسر، وەکو ئیمارات، وەکو قەتەر، وەکو تورکیا، یعنی کە دێن ڕەوشی دینداری هەرێمی کوردستان بەو شێوەیە ئەبێنن و ڕەوشی پێکەوە ژیانی ئاینی بەو شێوازەی کە هەیە لە کوردستان ئەبینن، بەڕاستی ئەبیتە جێی سەرسامی ئەوان و ئەوان بەردەوامیش ئەو نمونە جوانەی کوردستان باسەکان. تەنانەت یعنی یەکێک لە پەیامەکانی وەفدێکی باڵای مەشیخی ئەزار کە ئەو ساڵ لە هەرێمی کوردستان بوون، ئەوەیان ڕاگەیاند کە بەڕاستی ئەو دینداریە میانڕەوەی لە هەرێمی کوردستان هەیە جێی شانازیە لەو عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامی. لەبەرەوە و ڕۆڵا و ئەو دەرەنجامە باشەی ڕەوشی دینداری ئەگەڕێتەوە بۆ هیممەت و ئەرچی پیرۆزی زانایانی ئاینی لە کوردستان کە بەو پەڕی دڵسۆزیەوە و هەستکردن بە بەرپرسیارێتەوە خزمەتی بواری ئاینی و خزمەتی ئیسلامەتی و خەڵکی مسلمانیان کردیە لە هەرێمی کوردستان، بۆیە تواندراوە ڕەگ و ڕیشەی تونندڕەوی نەمینی و بیری میانڕەوی بڵاو بیتەوە و پێکەوە ژیانی ئاینی چۆن لە ڕابردوو لە قیممە بووە، هەر لەو قیممەیە و بەرک و بەرەو پێشچوونێکی تریش بەخۆیەوە ببینی کە زیاتر ڕێز لە یەکتر بنێن و هەوڵی ئەوە بدەن کە ئەوەی کە پێوەربیت هاوڵاتی بوونە نەک خوانەخواستە دەمارگیریەکی کوێرانە وا لە ئینسانی بکە حاڵەتێک ڕووبدا خوانەخواستە ئەو پێکەوە ژیانی ئاینیە لە بین بچیان تێک بچیان تووشی ئالۆزیەک ببی بە شێوازێک لە شێوازەکە. مامەسە دوای دوو پرسیار لەسەر یەکەمیان یەخستنەوەی باڵێن ئەو پلانەی کە هەتان بوو بۆ بابەتی بانگدان و وتاری مزگەوتەکانیش. پرسیار لەسەر یەخستنەوەی وتارەکان، ینی کاتێک کە مامۆستایەکی ئاینی وتاربێژێک هەر قسەیەک بکا باڵێن لە مینبەری مزگەوتێک، ئایا وەکو فتوا حساب ئەکرێ ئەوەی کە گوێ لێ ڕائەگریتن وەکو فتوایە؟ نەخێر، ئەوەی وتاری هەینێبی زیاتر جانیبێکی ڕۆحی و پەروەردەیی و بیرخستنەوە و پێدانی زانیاریە، بەڵام ئەو ڕێنماییشی ئەکات وامەکە وا بەتەکید. طبعاً ما زانین ئیسلامەتی بەشەکی هەرە گەورەی ئەوێ ئەمر بالمعروف نهی عن المنکر، یعنی ئەوانەی کە بە ئەرکە دینیەکەنە کە مامۆستایەک لەسەر مینبەر ڕایەگەینی نوێشکردن واجبە، ڕۆژیگردن واجبە، حەجکردن فەرزە، چاکەکردن کارێکی باشە، ئەخلاق و ڕەوشتە بەرزەکان پێویستن و خۆپارێزی لە گوناح و تاوان و دیاردە قێزەونەکان شتێکی پێویستە و ئەوە تاوانە، ئەوە باشەیە، ئەوە ڕەشەوە سپیە، هەموو ئەو شتانە لە پێناو خزمەتی گشتی و لە پێناو خزمەتی مرۆڤایەتی و لە پێناو خزمەتی ڕەوشی دینداریشە لە هەرێمی کوردستان. ئەوانە فتوانین، ئەوانە جەوهەری دینن. بۆیە بەردەوام مامۆستایانی ئاینی لەسەر مینبەر کە ئامۆژگاری خەڵکەکان معنەوە نییە فتوا ئەدەن و ئێستا ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری مامۆستاینە ئاینی ئەو هۆشیاریەشیان هەیە بابەتێک یان پێشهاتێک پێویستی بە فتوایەکی هاوچەرخەبی ئەوان لەسەر مینبەر باسی ناکەن، بەڵکو چاوەڕێەکەن تا ئەنجومەنی باڵای فتوا بۆ چوونی خۆی و فتوای خۆی لەسەر دەرەکە ئەو کاتە بابەتەکە قسەی تێدا ئەکەن و بڵاوەکەنەوە. زۆر باشە. زۆر جار ئەومان پێویستە بی مامۆستایەک لە مینبەرەکەی دوور خرایەوە، ئایا پێچەوانەی وتارەکەی
معاملەی کردیان چی بوو یان ئەو ئیجرعاتە ئیداریانە چینەکە لە بەرامبەر بێگومان ئیجرعاتی ئیداری لە هەر وەزارەتێک لە هەر شوێنێک لە هەموو دام و دەستگایەک یعنی شتێکی نۆرماڵە اعتیادیە و مامۆستایانی ئاینیش بەشی هەرە زۆریان خزمەتەکی بەرچاویان کردیە بەڵام جاری وا هەیە مامۆستایەک خۆی نەیویستیەوە تار بدە یان جۆرێک لە تەقسیر ئەگەر نەبیتە بێئەدەبی بەرامبەریان جۆرێک لە تەقسیر یان هۆکارێک لە هۆکارەکانە بووە وای کردیە ڕێکاری ئەوەی گیرابی تەبەر لە مینبەر لادرابی بەڵام ئەوە ڕێژەیەکی زۆر زۆر کەمە ئەگەر نا زۆربەی مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان بەو پەڕی ئازادیەوە و بەو پەڕی شانازیشەوە لەسەر مینبەرەکانیان پەیامەکانی خۆیان ئەگەینەن و پەیامیشیان پڕ لە خزمەت و پەیامێکی جوانی دینداری و نیشتیمان پەروەری و دڵسۆزانەیە بۆ خەڵکی کوردستان. زۆر باشە. دوا پرسیار لەسەر سیستەمی بانگدانە هەمووی ڕێکخراوەتەوە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ هەمووی ڕێکخرایتەوە و ئێستا توانم بڵێم بەشی هەرە زۆری تەواو بووە تەنها چەند شوێن و شارێک ماون ئەوانش لە ڕێکاری کارکردندان لە قۆناغی کارکردندان لەوەی سیستەمەکە بگاتە هەموو شوێنێک و لە هەرێمی کوردستان بە پێی پارێزگایەکان یەک بانگ بدرێ و لە سنووری ئەو پارێزگایە لە کات و ساتی دیاریکراودا و بانگە لە هەموو مزگەوتەکان بدێت. لەبارەی جۆر و شێوازی مقاماتی بانگدان وەبزانام جارێک لەگەڵ جەنابەت باسمان کرد کە زیاتر پشت بە مقامە کوردیەکان ئەبەستن نەک ئەو مقامانەی کە پێشتر با بڵێن تورکیان بێگانە بووینە ئەوە جێبەجێکرایە لە ناو سیستەمەکە؟ بەڵێەوە ئەوش جێبەجێکرا ڕەچاوکرا یعنی ما چۆن تورکیا مەقامی خۆی هەیە و وڵاتانی عەرەبی و ئیسلامی شێواز و مەقامی تایبەت بە خۆیان هەیە و ئێمەش شکر بۆ خوا کەرەستەیەکی زۆر دەوڵەمەندمان لەبەردەستە لە ئەوانەی کە قورئان خوێنن ئەوانەی بانگ بێژن ئەوانەی شارەزای بواری دیندارین ینی ئەگەر ئەتوانم بڵێم لە وڵاتانی تر پێشکەوتوتر نەبین کەمتر نین لەبەرەوە دائیمەن تەرکیز لەسەرەوە شەکرێ ئەو بانگە بە بانگێکی خۆماڵیانە نەک تەقلیت بانگێکی بە پێی مەقامی کوردی کەوەی هەبووەوە بڵاو بووە ئەگەرچیەوە یعنی ڕەنگە نقطەیەکی زۆر ئەساسی نەبی بەڵام لە هەمان کاتدا و هۆشیاریە دراوەتە بانگبێژەکان کە ڕەچاوی تایبەتمەندی کوردستان و مەقامی بانگدانی کوردی بکرێت لە ئەوەی ئەو مۆرکە ڕەسەنە کوردەواریە تێکەڵاوی بوارە دینەکەش بکرێەوە بپارێزرێ. خۆشبەختانە ئێستا مەسلەی ڕێخستنەوەی سیستەمی یەکبانجی لە هەرێمی کوردستان جێ خۆی کردیتەوە بۆ بوویتە جێ ڕەزامەندی زۆر بەهێرە زۆری خەڵکی کوردستانیش لەبەرەوەی ئەو کەم و کورتیانەی پێشتر کە هەبووە ئێستا نەماون و خزمەتێکی گەورەش بووە لە بواری ڕەوشی ئاینی بە مزگەوتەکانی هەرێمی کوردستان کرا. لەبارەی بڵندگۆی مزگەوتەکان بزان پێشتریش قسە لەسەر ئەوە کرایە کە دەنگی بانگدان بەرزە نەزانم ئێوە تێبینیتان کردووە کە لەوانەیە هەموو خێزانەکانی هەرێمی کوردستان یان شاری هەولێر هەمیان خێزانی تەندروست نەبن با بڵێن بۆ نمونە ماوەیەک پێش ئێستا ئێمە کارمان لەسەر خێزانێک کرد 4 منداڵی ئۆتیزمیان هەیە ئەو منداڵانە نەک بابەتی بانگدان هەر گوێیان بە حاستەمی گوێیان لە دەنگێکی بەرز بێت ینی تێک ئەچن ئەوانە ینی مەبەستن زیاتر بانگدان نییە بەڵام دایکەکەی باسی ئەوەیە کە هەر جارێک کە مامۆستا با بڵێن کە کاتی مەلا بانگدان دێ ئەڵێ تون گوێستکەکانی خۆی ئەگری یان خێزان هەیە لەوانەیە کەسی بە تەمەنی هەبی کەسی نەخۆشی هەیە ئایا کاتی ئەوە نەهاتووە ڕێخستنەوەیەکیش بۆ بڵندگۆی مزگەوتەکان بکرێ؟ وڵات تەوانەوەی جەنابەت باسەکەی ئەوە حاڵەتە ینی توانم بڵێم زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەن یعنی کوچکە بانگ دروشم و شەعیرەیەکی گەورە و پیرۆزیشە لە ئیسلامەتیدا کە بڵاو بیتەوە طبعاً تایبەتمەندی خۆی هەیە بەرەکەتی خۆی هەیە و ئەو بانگە بانجی ئیسلامە لە هۆشیارکردنەوەی مسلمانانە بەوەی کە کاتی نوێژ هاتیە بەڵام چۆن تەنزیم بکرێ و ڕێک بێخسترێ ئەوەشیان هەر پێویستە و کراویشە بەڵام زیاتر ئیشی وەزارەتی ئەوقافیشە کە
ئەو جانیبە ڕێک بێخیتەوە و الحەمدلله ئێستا لە قۆناغی ڕێخستنەوەی زۆر باشیشدایە بەڵامەوە حاڵەتێکەوەها ڕووەدا کە کەسێک حاڵەتێکی تایبەتی نەخۆشی هەیە خواشیفای ئەو نەخۆشانە بدا بەڵام ئەوە حاڵەتێکی تایبەتە نەکبرێن وڵا ئەو بانگە خوانەخواستە ببیتە جێی ئەزیەتدانی خەڵک یان ئحراجکردنی خەڵک بەڵکو بانگ دروشم و شاعیرەیەکی گەورەی ئاینی پیرۆزی ئیسلامە بەو شێوازەی کە ئیعلانە کرێوە هەیە بەڵام ئیدی هەموو ئەو هەنگاوانش لە سیستەمی یەخستنەوەی بانک جێیکرایتەوە و قناعەتەکەم ئێستا لە هەرێمی کوردستان ئەو مشکلەیەش نەمابیت. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت، سوپاس بۆ وەڵامەکانت بۆ زانیاریەکانت. بەڕێزان سوپاسی ئێوەشەکەین کە کوێتان یاخود بەرنامەکەی ئێمەتان بینی، هیوادارین سوود لە پرسیار و وەڵامەکانتان وەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.